ئاوبردنی پەنابەرەکان و بوون بە خۆراکی زیندەوەرە ئاویەکان ئێلەگەکانیشیان سەر ئاو کەوتن و دوای خۆیان چەند گردۆڵکەیەکیان لە پاژماوەی خنکاوەکان پێکهێنا. لە دوورگەی میدلی کە بە سێم گەورەترین دوورگەی یۆنان دادەنرێت چەند گردۆڵکەیەک لە بیرەوەری تاڵی پەنابەرە ژێر ئاو کەوتوەکان دەبینرێت کە وەک شاهیدی لەسەر قەیران و کارەساتی مرۆیی ماونەتەوە. هەزاران پەنابەری نایاسایی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیا لەگەڵ خەون و هیواکانیاندا لە نێو دەریادا خنکان، ئەوەی کە لە دوایانەوە مایەوە ئەو ێلەگانە بوو کە تا دووە هەناسەیان وەک فریادڕەس هیوای خۆیان پێوە بەست بوو. دوورگەی میدلی یۆنان کە با لیسبۆسیش ناسراوە دەکەوێتە نزیک بە ناوچەی مۆلیفاسی گەشتیاری. لەو ناوچەیەدا ئێلەگی فریاگوزاری و هەندێک کەلوپەلی تایبەتی پەنابەران و بەلەمی لاستیکی دەبینرێت کە لەو شەپۆ لە کۆچەی ساڵی 2016 بەرەو ئەوروپا دەستی پێکرد بۆ پەڕینەوە بەرەو ئەوروپا بەکاریان هێناون. لە شوباتی ساڵی 2016 و لە کاتی فیستیڤاڵی سینەمایی بەرلینی پایتەختی ئەڵمانیا ئایڤیوی هونەرمەندی شێوەکاری بەڕەگەست چینی بە مەبەستی نیشاندانی قەیرانی پەنابەران وەک کارێکی هونەری پایەکانی دەروازی هۆڵی کۆنزێر پاوسی بەرلینی بە 14,000 ئێلەگی پەنابەران ڕووپۆش کرد کە لە دوورگەی لیسبۆس کۆی کردبوونەوە. لە ساڵی 2015 و 2016 زیاتر لە 1 ملیۆن پەنابەر کە زۆرینان خەڵکی ناوچەی جەنگ و هەژاری بوون بە تایبەت وڵاتانی سووریا و عێراق و یەمەن و لیبیا و بە ئامانجی ڕووکردنە وڵاتانی دیکەی ئەوروپا بەنێو دەریای ئیجەدا تێپەڕین و گەیشتنە یۆنان. بە پێیامەرەکانی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی تەنها ساڵی 2015 972,000 کەس لە ڕێی دەریاوە لە تورکیاوە بەرەو بولگاریا و یۆنان و بەرەو ئەوروپا ڕۆیشتون. هەر بە پێی زانیاریەکانی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی تەنها لە ساڵی 2015دا 3695 پەنابەر خنکاون یاخود بێسەر و شوێن بوون. لەو ژمارەیەش نزیکەی 3000یان لە باکووری ئەفریقیا بەرەو ئیتالیا، 7000 دیکەشیان لە دەریای ئیجەی نێوان دوورگەکانی یۆنان و تورکیا خنکاون.